کاک ڕزگار چۆنی؟ چۆنی قوربانم باش چاوەکەم وەڵڵا باش ڕێزت وەزە کاک ڕزگار بەڕێزت بەرپرسی دیوای هێزەکانی فریاکەوتنی سلێمانی وەنیا؟ وەڵا قوربان کێی جەنابە؟ من ناوم قادر نادرە. ئەفم قوربان سەر چاوەکان سپاس دەکەم. کا جەماوەرم سەرەوە ئەفم کە کاک یەک پرسیاری سەرێعم هەیە قوربان لە خزمەتە. کاک ڕزگار چۆن دەکرێت بە زۆرم لێ هەژماری من بە خەڵک پڕ دەکەنەوە؟ نەوەڵا بە زۆرم لە نییە کاک خادر، ئێمە فەرمانێکمان بۆ هاتوو لە وەزارەتی ناوخۆ لەبەرەوەی نازانم جەناب ئاگاداریانە حکوومەتی عێراقی وەفدێکی نات بۆ لای ئێمە بەڵێ ئەڵێ ئەبێ تەوتیم کرێ تۆ ئەڵێ بێت تەوتیم کرێت تەوتیم بەڵێ ئێوایە ئەوە ڕێگا ڕاستەکەیە. ئێمەش وەزارەتی ناوخۆ ئێمەش حکوومەتی هەرێم ئاگاداری کردێتەوە ئەکرێ هەژماری مرد ئەمە لەبەرەوەی کارمەند و پۆلیسی حکوومەتی هەرێمین فەرمانەکانی حکوومەتی هەرێم ئێمە جێبەجێ ئەکەین. یعنی ئێستا کاک ئارەزوومەندانەیە کاک قادر تۆ گوێ لە خۆبان عفو بکە. بەڵێ نا کاتت ناگرم بەس ئەو پرسیارەیە مادام نا لە خزمەتان قوربان ئێمە فۆرمێکە بڵاوێکی تەوزیەکردنی چێ پڕی ئەکاتەوە پڕی کات چێ پڕی ناکاتەوە خۆی دوای تەحملی مەسئولیاتەکە من ناتوانم بیکەم. کاک ڕزگارەوە ئەگ لە هەڕەشە نییە خۆی تحمل نەخێ نا تۆ زانین چۆنە ئیشی ئێمە عسکەری نەمە قوربان ببن ئێمە هەموو ئیشێک بە ئەمر و بە جێبەجێکردنی فەرمانەکانەکە بەس یەک قەوس قەی ناکە ئێمە لە تۆ گوێ لە بلا بگرە بەڕێزم تۆ من حەزەکەم ئێمە لێرە فۆرمێکە ئەینێرین ئەڵێن کاکە بۆ مەسلحەتی عام لەبەرەوەی حکوومەت ئەبێ ئێمە هەژماری من یا تەوتیم بکە تۆ ئەیکەی پڕیکەنەوە پڕی ناکەی تۆ من ئەوەی کە پڕێکات و ئێرم بۆ وەزارەت ئەڵێن ئێمەمانەمان پڕ کردوێتەوە ئیتر دوایی چی ڕووەدا خو من نازانم خو من بەڕاستی غەیبم پێ نییە نازانم دوای ئەمە چییە. ئێمە هێشتا پڕمان نەکردو هێشتا ئێمە فۆرمەکانمان بڵاو نەکردوەوە جەناب تەلەفۆن بۆ بنەکەی بەداخەوە وەختێکی خراپە ئەم پەیوەندیانە من حەز ناکەم بچمە ناو شتێکەوە دوو بەیانی ئێستا جەناب خۆت ئەزانی حەملە ئینتیخابی ئەحزابی سیاسی دەست پێ کردەوە ئێمە نامانوێت بەشێک بین لەم شەڕەی ناو ئەم خەڵکە کردوێتی نامانوێت بین بە بەشێک لەو شەڕە ئێمە خەڵکێکی متەسیبی دەوڵەت قەی ناکە بەس خۆ لە دەرەوەی یاسانین یعنی قوربانێمە لە دەرەوەی یاسانین وانیا یعنی بە زۆرم لێ بێ قسەیەک لە من وەربگری بۆی بەیانی ببێ بە حەڵایەکی بەس کاک ڕزگار ئەتوو بۆ خۆت دەڵێی تحملی یاسایی یعنی کارمەندێک ئازادە لۆ خۆی ئیمزا بکە بەڵام بەیانی کرد هەژماری من بە پێ ئەو کارتە مەعاشیانە من ناتوان بۆ برادرە بڵێم من معاشە دەچکە باش یعنی بۆ ئازادانە نییە خەڵک بخۆی چاڵ بژێرێ ئێخر ئەوە هەڕەشەکە کاکە ئەوە هەڕەشەکە بەچین تێگەی کەیفی خۆتە کاکە نا ئاخر براکەم ئەمرە لە وەزارەتی ناوخۆی هەرێم هاتیەوە نیە بەڵێ حەزەکەم بە ڕێز و جوابی جەنابەوە جەناب و کابرایکی ڕۆژنامە نووسی منەوە خەمم سەر بەڵێ سپاس پێم خۆش نییە تۆ من ڕاکێشی بۆ شتێک ئیشی من نییە قەی ناکە بەس فعلەکە ڕوو دەدا بە قوربان ئێوە غەدر لە خەڵک دەکەن من نازانم لەگە چێ قسە بکەم وەزارەتی ناوخۆ هەر ناگرێت هەمووتان ئەوە بەشەکن لەو غەدرە ئەی چۆن ئەدی خۆ قابلە تو ناگەی بۆ سەرۆکی حکوومەت بڵێ واز لە خەڵک بێنن وەڵە ناهر ناگری ئەگەنا بۆی دەکەین بۆی ناکەین وەزانی ئەزانم ڕێبەر ئەحمەدی شەر ناگرێ بەجددیە من نەزانم ئەوە ڕێبەر ئەحمەد سەرۆکی متەسیبی ئەم دەوڵەتی ئێمە متەسیبی ئەم دەوڵەتی دەوڵەت چی فەرمانێ بە ئێمەکەی بە جێبەجێەکەی ئەسڵەن زەخت لە ئێمە نەکراوە باشترە یا تەوتین یا ژماری من بێگومان تەوتین باشترە کەس ناتۆ بەلای ئێمە شایستە لێمە پرسێتەوە بەڵام هەژماری من خۆمان چوین داوامان کرد ئێمە چۆن بەشداری بکەینەوە هەژماری خۆمان چوین بەشدار بەس لە ڕووی قانونیەوە کاک ڕزگار دوایین شت نامەیە کاتت بگیر کاک ڕزگار بەس قانونی عێراقی ئەڵێ تەوتین ینی بڕیاری دادگای فیدرالیە کە لە هەمووان گەورەترە ئێمە بەیانی پێمان بوترێت تەوتین شەکەین جەنابی لە ئەوروپاژی
زۆر لە من باشترە و شتان نازانی یعنی من ئەتوانم کارتی دوو شوێنم هەبێ حسابی بانکیم لە دوو شوێن هەبێ کەی کێشەیەوە بەس گرنگ بە زۆرم لێ بەسە خەرک فەرز نەکەن ئەوە گرنگە نەکە سزا بدرێ ئەم موضوع عیبە گەورە پێ ئەمە مەسەلەی کردنەوەی حسابی بانقیە لە بانکێکە من ئارەزوی خۆم ئێستا لە حسابی بانقیە حسابی خۆمەکەەوە بەیانی دەوڵەتی عێراقی فەرزی کرد بە سەرماوەتی ئەبێت جا هیوادارم کە تەوتینەکە فەرز کرا بە سەرمانە ئەو کاتە تۆ فەرز کراوە بۆزی دارت عێراقیش بڵێیت ئەمە قانون ڕێگە بە تۆ نایەت تەوتین فەرزکەی خەڵک حەزەکە ئاژماری من خۆزگە ئەوەشی بوو کردات کاکە ڕزگار براتە قانونی دەوڵەتینەکە فەرزەکرێ بەسەر خەڵکا برام ئەو دەوڵەتیە براکەم ئەوی کە پریڤاتە کاک ڕزگار بە قوربان دەوڵەت جودا لەگە پریڤات یعنی هزار کەس باسی کشتی پریڤات باش نییە بانقی پریڤات ئیفلاسەکە چێ زەری بەگەی لۆ دەداتن بەس دەوڵەت بەرپرسە بەرحاڵ نەمنامەوێت کات من بگرین من پەیامەکەم بۆ جەناب زۆر وازە ئێمە داوامان کردووە لە کارمەندانی خوار خۆمان فۆرمێک پاهەنابێ بەشداری ئەەکەی بیکە کێ بەشداری ناکە من تەحملی مەسئولیەتی ناکەم ئەخر ئەو زمانە باش نییە بڵێەوە لە بەردەستانە ئازادن سپڕ دەکەنەوە من بە تۆ ئەڵێم ئەیکەی بیکە نایکەی من حەقم چییە بەسەر تۆ کەیفی خۆت ئەخرە تو دەری تۆ ئازادی بەس ناتوانانی برێ خەڵک تحمل دەکەی خۆت تحمل دەکەی ئەوە هەڕەشەیە بە قوربان من پێم وتووە پێمان ڕاگەێنراوە کەی بەشداری پێیا لە فەوتی نایە لە بڵێ ئازادانەیە و تۆ خەڵک ئازادە تەواو بەڵام من خۆم ئەیکە بیکە بە قوربان تۆ بۆ خۆت بیکە دژی دیعای حزبەکەت عریزێک بە من بڵێ من بەشداریم نەکردەوە حکوومەتی عێراقی معاشەکەم نایەت حکوومەتی عێراقی لۆ نادە کاکە فۆرمێکم بۆ نردووەکو من بوو کردە کاک ئەوە هەمووی نەوعەک لە زەخت و هەڕەشەیە ئەی چۆنە لە ئێگە سبەی ئیمزا نەکرا خەڵکە ترسێنن بە قوربان خەڵک دەبێ ئازاد بێت چی هەر بژار کاک ڕزگار پێویست ناکە ئەوە لەگە من وا دەڵێ دەبی لەگە کارمەندێکی فەقیر چ بڵێ تۆ گوێ لە براتەگری زۆر شتی ترێت تۆ توانی بازاری خۆتی پێگەن کاچ خۆم بازارگەرم کردن نییە من لە ئەوروپای لە بێ ئیش نیم ئەوروپا سعاتی بەدە $2 من دێم خەم لەو میلەتە دەخۆم خۆچین بۆ نیم خۆ بەخش دێمە قسانە لەگە من نەکەی کاک ڕزگار جارشکە خۆش نییە تۆ کابراایکی مستەفیدی ئەمن قوربانی دەرم لە پێش دەرکەی لێم دەدرێ ئەو قسانە لەگەمە مەکەن ئەمەش خوێنماندا و خۆرە تو نەداوە هەموو کورداوێتی چی هەریەکە ڕستێتەوە بەس ئەتو لە دەسەڵاتی خەڵکەیە لە زیندانە خەڵکەیە معاشی نییە بە قوربان بە قوربانێ بم پێم مەفرۆشە تۆ لە من کورتتر نی لە من دڵسۆزتر نی بەم وڵاتەوە وەڵایی ئەگەر بە قوربانە من و تو هەردووکمانۆکو یەشین ئەتوانی بێ لێرە دابنیشین بێکەوە سەرمێنی کامان دڵسۆز بەهرحاڵ ئەو بابەتەشکێ بەس گرنگ و زادە بە خەڵک مەکەن ئەمە بێ ئیش نین دێن لە خەمی میلەت نەبی چیشمانەیە لە ئەوروپا بە من مەڵێ مستەفیدی بەڵێ مستەفیدم لەبەر ئەوەی مەکانەکەم هەیە و بە پێی مەکانەکەی خۆ معاشمە چۆن جەناب لە ئەوروپا معاشی و ئیخۆی من ئیش دەکەم ئیش بە عەرەقەی چوانی خۆم ئیش دەکەم بە قوربان خۆ خێرم پێ خۆمیان بەکوش بۆ وڵات حکومەتیش من خەزارانی کاچ خۆم هەزارانی وەکو نانا لای ئێمە خەڵ خۆی شەید دەکرد داکو بابشی دەگیرە بەهەرحاڵ کاکە و مەوزوع عشکەیە بەهەرحاڵ پەیامەکەت گەیشت شانازیان پێوەکەم خۆشم ئامادەم لە پێناوی یعنی ئەو وڵاتە ئامادەم هەموو دەخێ خۆ ئەگەر بێمان باشە بەهەرحاڵ چی لێرە بێ ڕەخی لە دەوڵەت بێ کاگەزین شوێنە کا قادری ئێمە متەسیبی ئەم دەوڵەتەی من پێم خۆش نیە تۆ وجود ئەخرە تو خەڵکی برین دەکەی بە قوربان ئێوەڵێ بازاری خۆت خۆشکەی بازاری چی من خۆشەکەی ئەمن ئەو نی سەعاتە لە خۆم دەتوانم بچم لە دیار ڕۆژ بم سەیری فیلمێک بکەم ئەمە شینچی دەوڵەتە معقول نییە تۆ یعنی دەست بەرن ئەگەر من گەندەڵیەکمێ ئەو گەورەترین کێشە سەد تەوتینە گەورەترین کێشە حکوومەتی عێراقە معاشێک لەوانەی نادە تەوتینە ئەو جەنابەت یەک لەو شوێنانەی کە زەخت دەکەن لەسەر خەڵک کە هەژماری من پڕکاتەوە بەسەری یای لەبەر من زەختم نەکرد ئەگەر ئەو پیاوە پڕی با پڕی نەکات ئەوە بزانە هەڕەشەی دەکەن لێیان بە قوربان کارمەندن لەبەردەستان ئەگەر زەختم لێکوتم بۆ پڕی نەکردێتەوە
ئەو بانگەشە تو باسی چی ئەەکەی بۆ من کا قادر بەڵێ بارحاڵ باشە براکەم لا بەڕێزەکەم تەوتین و هەژماری من هەردوو حەقێکی تەواو مەشروعی پێشمەرگەیە ئێمە هەردوو حکومەت شەخ دەکەنەوە جا حەزەکەم تێ بگەێنم ئێمە فۆرمێکی هەژماری منمان بڵاو کردوەوە ئەڵێن کێ ئەیکات ئێمە ئەتوانین هاوکاری بین و بۆی بەرزەکەینەوە وەکو حسابات و ئێمە دامەزایەکی عسکەرین ئێمە شوێنێکی مەدەنی نییە بڵێنینە ئێمە تەوتینشتان پێداون تەوتینشتان پێداون قەوتی نەهاتووە بە حکومەتەکە بە عێراق بڵێ کاکە نووسینگەی ئەو بانقانەمان لە کوردستان بۆ بکاتەوە بۆ ئەوی خەڵک ڕووکاتە قەوتیش من لە سلێمانی ئاژیم لە گەربیان ئەژیم بە هیچ شوێک ئەو سێ بانقەی کە دەوڵەتی عێراق هێنی کردووە هیچ نووسینگەیەکی نیەدەم یعنی ئەو فۆرمەی پرتان کردەوە کاکزگار باەک ئەو فۆرمەی پرتان کردەوە بەس مزەڕەت هەژماری منی ئەوەشتی پێ لەو فۆرما یەکەم کرد نووسیا TBI یعنی یەکەم بانک TBI خەڵک دەتوانێت و TBI پرگادۆ کە عیلاقەی بە عینەوەیە ناوی چێ ئەوە تەوتینەوە من ناچم زەختی لێ بکەم نەخێبێ بێ ئیسلامی و نازان بەچی فەرمو خەڵک با لە ناوی نەگاتیایەتی ئەڵێ بە TBI یەکێکە لەو سێ بانک ئەی ڕافدێن و ڕەشیدی تێدا نیە تیانە نەخێر بە من مەڵێ ئەو بە حکومەت بڵێ ئەمەی بۆ تیان هەجەوە حکومەتی هەرێمە و فۆرمێر ناردووە بەرحاڵ پەیامەکەت گەیشت وەڵامەکەت گەیشت سوپاس کاکزگار چاوەی کاکا